بەڕێزان ئێستا ڕاستەوخۆ ڕاستی حەمامین پامنێری پەیام لە شوێنی پرسەی بڕیارەوە لەگەڵماندایە. ڕاستی دوایین زانیاریمان دەربارەی کۆچی دوایی کاکە بڕیار بۆ بگوازەرەوە. سڵاوتان لەبێ سڵاو لای بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامدارم نۆتەم لە ئێستاکە لە پرسەی کاکە بڕیاری جوانەمار کە لە پاش شەیدبوونی باوکی بە دۆخێکی ناهەمواردا تێپەڕیەوە پاشمانەوەی 3 ڕۆژ لە نەخۆشخانە دوجا گیانی دەزات دیارە چیرۆکی بڕیار و باوکی چیرۆکێکی تراژیدیە و هاوکات چیرۆکێکی کاریگەرە بەوەی کە زۆرجار لە چیرۆک و ڕۆمان و شعر و پەخشانەکاندا باس کراوە ئەم جۆرە خۆشەویستێ، بەڵام ئەوەی ئێستاکە هەیە خۆشەویستێکی واقعیە، خۆشەویستێکی ڕاستەقینەیە کە لە نێوان باوکێک و کوڕەکەیدا هەبووە بەوەی کە کوڕەکەی تەنها پاش 20 ڕۆژ لە شەهیدبوونی باوکی نەیتوانی لە ژیاندا بمێنێتەوە و دوای 3 ڕۆژمانەوەی لە نەخۆشخانە گیانی لەدەستدا کە بە ڕووداوێکی کاریگەرەوە بە ڕووداوێکی دڵتەزێن هەژمارەکرێت. دیارە من ئێستاکەوتام لە پرسەی کاکە بڕیار ئەڕۆمە لە بەڕێز مامۆستا ئاری مامی کاکە بڕیارە منەمەوێ لە زاری ئەوە چیرۆکە بگوازینەوە مامۆستا سڵاو لێبێ ئەگەر بۆ من باس بکەی کە چیرۆکی کاکە بڕیار و تێکچوونی باری تەندروستی چۆن بوو؟ وەڵای دیارە لە دوێنێەوە زۆر باسمان کردووە، پێشتریش باسمان کردووە لە دوای شەیدبوونی باوکی شەیداسۆ ئەم کوڕە ئیتر ئێمە لە پرسا بووین، پرساکەشمان زۆر قورس بوو بەڕاستی تۆزە بێ ئاگا بووین لێ. دوای پرساکەش باری تەندروستی تێک چوو بوو، زۆر بیری باوکیە کرد، هەر تەڵەبی باوکیەکە چونکە پێشتر زۆر هۆگری باوکی بوو لەگەڵ قسەیە کرد بڕۆ بکەنجا ئەگەر بڕۆشتایەتەوە بۆ دۆم ئەگەر جارێک جاروا هەبوو هەر پەیوەندی بە منەوە ناکرد، بەڵام لە ڕۆژێکە 10 جار پەیوەندی بەوە کرد، بە ڤایبەر قسەی لەگەڵا کرد. ئیتر زۆر هۆگری بوو تەڵەبێ کرد ڕۆژانە ئەویت مۆبایلەکەی هێنا نێزانیەوە ڤایبەرە ئەویت ئیلا بەم بەرنامەیە تەلەفۆن بۆ باوکمەکەن من بە ڤیدۆ قسەی لەگەڵا کرد. تر ناچاری کردین دوای 10 ڕۆژ پێمان وت بردمانە سەر قەبرەکەی وتمانەمە گۆڕی باوکتە شەهید بوو و ئەو ڕۆژتۆ بۆ ئاسمان تۆی سپاردۆ بە ئێمە. جا پێوت شێرەکەم وتمایتی تۆ شێری ئێمەی چوو ڕۆشتە سەر قەبرەکەی کۆمەڵە بەردی کۆ کردو و خستێ سەڵێک وە نای لە ماڵەوە لەبەرەوەی هۆگری باوکی بوو تێکەڵی مناڵ نابوو، تۆزە لەگە مناڵەکانی منە ڕەفاقەتێکرد بەڵام ئەو ڕەفاقەتە نەبوو. ئیتر زۆر کەس بوو سەردانی خەسەخانەمان کرد وتیان هیچ نییە تەنها خەمێکە دڵی گرتووە تۆزە ئاویان تێکردونان و ئاوی ناخوارد بەوە دڵماوە قڕی نەگەبردمانە هینی ئەهلی لەوێ کۆمەڵە پشکنی نامەوەی کوتیان هیچ کێشەی نییە ئەم مناڵە تەنها خەمە هەوڵوەن لەو ماڵە دووریکەنەوە. ئێمەش بە جۆرەی توانە ئەوەی پێمانەکرا و لەبەرەوەی ئەمە خۆمان ئازێت بار بووین ئەوەی پێمانەکەرا کردمان. ئیتر لە شەوی جومعە بوو بەیانی خەبەرمان بووە لە تەنیش دایکەوە تۆزی ئازاریە بوو بڕخەبرخێکی کرد و لێوی شین بووە تا گەشتی نەخەسەخانە و بردمانە خەسەخانەی شۆڕش. لەبەرەوە پێشتر ئەمانوت کاکە چیتەوێ وەرە با بچینە دەرەوە ئەدبین بۆ پارک ئەدبین بۆ جێگاوی دەسم لێمێن باوکم چۆن مرد با منیش وا بوو با منیش بمرم مادام باوکم خۆی کوشتووە منیش خۆم هەکوشم وایە زانی باوکی خۆی کوشتووە دوای ڕسمی داعشی پێشان ئەمانە باوک منیان کوشت. یعنی ئیتر ئەم مناڵە زۆر هۆگر بوو تا باری تەندروستی ڕۆژی جومعەتێک چوو تر خۆتانیش ئاگادارن کە دوێنێ جانی سپارد. باشە بڕیار تەمەنی چەند ساڵ بوو و ئەم هۆگریات هەر لە ئەو تەمەنەکەمەوە لەگەڵ باوکی هەر هەیە بوو جیازە مناڵەکانی دیکەی خۆی 4 مناڵی هەیە بەڵام بڕوا بکە ئەم لە هەمویان بچووکتر بوو بەڵام ئەم لە هەمویان گەورەتر بوو لە ئەقڵە لە دڵە لە خۆشەویستیە. ینی ئەمەنە هۆگری بوو کە خۆی ناگۆڕی لە پێش دەرگاکە لە دەرگاکەیە نهاتیتە دەرەوە چی کرد ئەی باوکە گیان خۆمە گۆڕم هاتمە دەرەوە تۆ تۆزە خێرا ینی لە ڕێگا بوو تەلەفۆنێکەکەی بۆ ناتیتەوەیتەوە لە ڕێگام ئەوی تۆزە خێرا بکە ئەی بۆ لێی ناخوڕی دە تۆزە خێرا لێ بخڕەوە چییە؟ ینی ئەمەنە هۆگری بوو ئەمەنە دڵی لای بوو ئەم هۆگریەوەی کرد بڕوا بکەی ئەو ملەی کە ئاوای لێ کرد بوو وەکو ئەڵێ ملیشکاوە ئاوای لێ کرد بوو ئەو سەری بەرز نەکردەوە. ماساری ئێوە ڕۆژانە بڕیارتان بینیوە بەم خۆشەویستیەوە باشخەوە تۆم جۆرە خۆشەویستە ناوانێکی ینی چۆن وەسفێکی؟ وەڵای من بەو ڕاگەیان نەگاتریشم وت ینی بەڕاستی لەم سەردەما کە ئەڵێن ینی خۆشەویستی نەماوە ئەمە پێشانمانی ئەمە موعجزەیەکی گەورە بوو پێمانیوێت هەر کاتێک درەنگ نییە بە خۆشەویستی ئەمە خۆشەویستیە. ساری من ڕۆمە لای بەڕێز مامۆستا حەیدەر مامی شەهید ئاسۆ مێ بزانم چیڵێ بە ئەو هاوڵاتیانی دیارە کاردانەوەیکی زۆری دروست کرد لە تۆڕە کۆمەڵایەتەکان لای هاوڵاتیانە مردنی بڕیاری شەهید ئاسۆ بزانم چیڵێ بۆ هاوڵاتیانی کە ئەم کاردانەوەیان هەبوو. بەخێر بێن یاخواست هەر چاوم سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان
زۆر سوپاسی هەموو لایەن و کەسایەتیەکانی کوردستان دەکەین بە تایبەتی ئەو ڕاگەیاندن کارە بەڕێزانە لە هەموو کەناڵەکان بەبێ جیاوازی و بە تایبەتی بە خێراتنی ئەوەی بەڕێزی شەکەم بۆم چاوپێکەوتنە. ئێمە زۆر سوپاسی خەڵکی بەڕێزی کوردستان دەکەین و زۆر سوپاسی دەستگای تەندروستی سلێمانی و بە تایبەتی نەخۆشخانەی شار کە زۆر بە پەرۆشۆ بوون بۆ ئەم نەخۆشەی ئێمە و باقی نەخۆشەکانی تر. بەڕاستی خەڵکی کوردستان کارێکی هیوایان بۆ ئێمە کرد. ئێمە لە بیرمان چوو بوو کە باپیری بڕیار مامجەلال 40 ساڵ خەباتی کردووە لە پێناوی کورد و کوردستان لە پێناوی ئەم خاکە. بەڕاستی مامجەلال مەسۆیی یەکێک بوو لە فەرماندە دیارەکانی کوردستان، ماندووەکانی کوردستان، بەڵام کاکە خەباتەکەی خۆی سپارت بە کاکە ئاسۆ. ئەوە بوو لە 1/8 لەو کارەساتەی کوڵەجۆ لەو شەڕا لەگەڵ ئەو جەماعەتی داعشا کاکە ئاسۆ شەهید بوو. پاشان کاکە بڕیار لە دوای کاکە ئاسۆ جێما بوو، وەکو مامۆستا ئاری باسی کرد، زۆر هۆگری باوکی بوو، زۆر خۆشەویستیەکی ئابە و شێوە بوو. دوای پاشان تووشی ئەم کارەسات و قەدەرە بوو کە مامۆستا ئاری بۆتانی باس کرد و سوپاسی ئێوە شەکەم. بەس بەڕاستی خەڵکی بەڕێزی کوردستان زۆر بەدەم ئێمەوە بوون، کارێکی وایان کردووە. بەڕاستی بڕیار و باوکی بڕیار و باپیری بڕیار مامجەلال مەسۆیی هی خەڵکی کوردستان و هی ئێوەیە، ئێمەش فەردێکی نوەکو ئێوە. سوپاسی هەمووتانەکەین. ئەوەی کە زۆر گرنگیدا بە ئێمە لایەنە سیاسیەکان و کارمەندانی حکوومەتی هەرێم بە تایبەتی خەستەخانەی شار کە بە مدیر و دکتۆرەکان و کارمەند و پاسەوانەکان و پۆلیسەکان و زۆر هاوکاریان کردین. بەڕاستی یەکێک بوو لەوانەیە کە خەمەکانمان سووک بێ. زۆر سوپاسی ئێوە شەکەم کە هاتن و ئەم ڕووماڵەتان کرد سەربەرز و سەرکەوتوو بن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکات. زۆر سپاس بۆ کاک حەیدەر. دیارە بڕیار وایە پاشنی وەڕۆی ئەمڕۆ لە مزگەوتی مامۆستا مەلا عەبدولکەریمی وتەڕیس یەکەم ڕۆژی پرسەی بڕیاری شەهید ئاسۆ بە ئامادەبوونی ژمارەی زۆر لە بەرپرسانی حیزبی و حکومی بەڕێوە بچێت. بنەمێ ئاماژە بۆش بکەم کاکە بڕیار نمونەیەکە لەو هەزاران منداڵی کە باوکیان لە جەنگی داعشە شەهید بووە بۆی بۆ پێی دوایین ئامارەکان زیاتر لە 2000 پێشمەرگە لە جەنگی داعشدا شەهید بووە. کاکە بڕیار نمونەیەکە لەو هەزاران منداڵی کە لە پاش مردنی باوکیان و شەهیدبوونی باوکیان خەم و ئازار و خەفەتێکی زۆریان بۆ ماوەتەوە. من ئەگەڕێمەوە لای بەڕێستان. بەڵێ سوپاس بۆ ڕاستی حەمامین پەیامنێری پەیام لە شاری سلێمانیەوە. سوپاس بۆ بەڕێزت.